خۆبەخشانی کەرتی تەندروستی لە سنووری ئیداری گەرمیان بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و گردبوونەوەیکیان ڕێکخست و یاداشنامەیەکیان ئاراستەی ئیدارەی گەرمیان کرد. بۆ جارێکی تر و پاش ئەوەی هیچ یەکێک لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە، خۆبەخشانی کەرتی تەندروستی لە ئیدارەی گەرمیان بایکۆتی دەوامیان کرد و ڕایان گەیاند تا ساتی جێبەجێکردنی داواکاریەکانیان ناگەڕێنەوە سەرکارەکانیان. هاوکات یادەشنامەیەکی پێنجخاڵیان ئاراستەی ئیدارەی گەرمیان و لایەنە پەیوەندیدارەکان کرد. ئێمە وەکو دەرچوانی بەشە فزیکیەکان کە ماوەی 5 ساڵ لە پێشمەرگە سەرقاڵی کار و خزمەتی لە ناوەندە تەندروستیەکان بەسەرجەم بەشە ئەستیارەکانەوە لە شار و شارچەکان و قەزا و ناحیە گوندەکانی هەرێمی کوردستان کارمەندە خۆبەخشەکانی ئیداری گەرمیان کەلێن و کەمی کارمەندەکانیان پڕ کرۆتەوە لە بەشە جاجەکانی کەنی تەندروستی لە دەفەرەکە. ئێمە لە ماوەی ڕابردوودا چەندین یاداش و داواکاریمان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە بە مەستی ئاوردانەوە هیلاکی ماندووبوونمان و شەونوخۆنیمان لە کەری تەندروستی و قەرەبوومان بکەنەوە. بەسەرەتاییتری مافی خۆمان کەویش خۆی ئەگرێتەوە لە دامەزراندن بە کارمەندی هەمیشەیی. بەڵام هەمیشە بە بیانی و شەڕی داعش و قەیرانی دارایی و خراپی باری ئابووریەوە وەڵامی دڵخۆشکەریان پێ نەدایە. وەیە لە بەرواری 10/2/2019 بایکۆتی داوامان دەست پێ کردەوە لەسەر جەم ناوەندە تەندروستیەکان و بەشە ئاستاریەکان لە کەری تەندروستی گەرمیانە کە ئێمە شانبەشانی کارمەندەکانی خۆبەخش و هاوڕەکان بەرنامەکانی دیکە و بایکۆتی فشاری مەدنیمان دروست کردووە و بەردەوام دەبین تا و کاتەی ئەنجومەنی وەزیران و تەندروستی بەدەم جێبەجێکردنی داواکاریەکانمان دێن. لە ماوەی ڕابردوودا خۆبەخشانی تەندروستی چەند جارێک گرتبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا و یاداشتیان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام وەک خۆیان دەڵێن هەر جارە و بە بیانوویەک وەک شەڕی داعش و قەیرانی دارایی و خراپی باری ئابووری تا ئێستا هیچ وەڵامێکی دڵخۆشکەریان نەدراوەتەوە. ئەمانەوێ ڕووکەینە حکوومەت و پیان بڵێن تکایە بۆ جارێک سێرمان بکەن، بۆ جارێک سێرێکی ژیانی ئێمە بکەن کەوانەی تێمان پەڕاندووە تا ئێستا هەوڵ ئەدەن. چەند ساڵێک کوچیان بۆمان ناکرێ و ناتوانانی ئێمە یارمەتیمان کردن. وەکو خۆبەخشێک داوامان کرد لە سنتەرەکان و لە بنکەکانی تەندروستی. بایتر ئەوان کاتی ئەوە بێ ئەوان سێرێکی ئێمە بکەن با ئێمە دامەزراندنمان بۆ بکرێ، یعنی ئێمەش بەوە بگەین کە چەند ساڵ هەوڵمان بۆ داوە. دڵمان پێخۆش وێ بڵێن حکوومەتێکمان هەیە لە پێناوێ هەوڵ ئەدێن کە ئێمە کارێک ئەکەین و ئەنجامەکەی ئەبینین. ناکری ئێمە هەموو ساڵێ هەوڵ بین و هیچ ئەنجامێکمان نەبێ. ئێمە وەکو کارمەندانی خۆبەخشی تەندروستی گەرمیان بۆ ماوەی زیاتر لە 4 ساڵ بۆ 5 ساڵەتی خۆبەخشین لە کەرتی تەندروستی هاوشانی کارمەندە تاعینەکان ئەوانەی ئەرک و خەفارەتمان گرتووە ئێستا شاتوین وەکو ئەرکمانەیە و داوای مافەکەین مافی خۆمانەکە دامەزاندن کرێ و دامەزرین. لە بەرامبەردا سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و جێگرەکەی لەگەڵ نوێنەری خۆبەخشەکاندا کۆبوویەوە و بڕیاری گەیاندنی یاداشنامەکەیانی پێدان بە ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدار. و ئێمەش سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و جێگری سەرپەرشتیاری ئیداری گەرمیان لەگەڵیانە کۆبوونەوە و تەواوی هاوپشتی لەو داواکاریانەیانەکەن و وانشان بە هەندوەرەگرن و ئەوەشیان خستە ڕوو کە هەر ئەمڕۆ ئەو نووسراوە یاداشتەی ئەوان ئاراستەی لایەنی پەیوەندیدارەکرێ و ئەنگرێتە ئەنجومەنی وەزیران و بۆ ئەوەی هەر شتێک هەبێت ئەو لەوێت بەمان بدرێت. خۆبەخشانی کەرتی تەندروستی لە گەرمیان کە ژمارەیان 300 کارمەند و پزیشک دەبێت بۆ زیاد لە 5 ساڵە بە خۆبەخشی لە ناوەندە تەندروستیەکاندا لە سنووری ئیداری گەرمیان دەوام دەکەن و تا ئێستا حکوومەت جگە لە بڕیاری بڕینی بەشە خۆراکەکەیان هیچ بڕیارێکی تری بە سوودی خۆبەخشان نەداوە.